لله من أسمائه 99 من بعدها يتلون، جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێک لە ناوە بەرز و پیرۆزەکانی خوای پەروەردیگار ناوی پیرۆزی ئەلخاڵقە. ئەلخاڵق واتە بەدیهێنەر و دروستکاری هەموو شتێک. ئەلخاڵق لە زمانی عەرەبی و لە قورئاندا بە دوو مانە هاتیە. مانای یەکەمیان بە مانای الموجد، ئەو خودایە کە ئیجاد و هێنانەدی هەموو شتێک لەلایەنویەوە، لە نەبوونەوە هەر ئەوە توانای هەیەکەوە هەموو شتێک بەدی بینیتن. کە خوای گەورە دەفەرمێ الله خالق كل شيء، هەموو شتێک لەلایەن خواوە سبحانه وتعالى لە نەبوونەوە دروست کرایە. وەخوای گەورە بە زەکەریا عەلەیهی سەلام کە موژدەیدا منداڵێکت دەبی لەگەڵ ئەوەی کەوا پیرە و خێزانەکەی نەزۆکە، زەکەریا فەرمووی ئەی خوایە چۆن منداڵم دەبی لە کاتێک ئەمن پیر بوومە و خێزانەکەم نەزۆکە؟ خوای گەورە جوابی داوە قال كذلك قال ربك هو علي هين وقد خلقتك من قبل ولم تك شيئا. فەرمووی ئەی زەکەریا لەلای من زۆر ئاسانە، پێشتر ئەمن ئەتۆم دروست کردی هەر هیچ نەبووی، هیچ وجودت نەبووە و هەموو ئینسانیەتم بەو شێوە دروست کردیە. واتە زۆر ئاسانە ئەگەر لە پیری یان لە هەر حاڵەتەکی ئەمن منداڵت پێ ببەخشم. مانای دووەم، مانای خاڵقیەت بە مانای پێکهێنان و دروستکردنی شتێک لە شتێک و تەرکیبکردنی، ئینشاء و تەرکیب. ئەوەش کە خوای گەورە لە باسی مەرحەلەکانی دروستکردنی کۆرپەلا دەفەرمیتن فخلقنا المضغة علقة فخلقنا العلقة مضغة، ئەو مەرحەلەی کۆرپا لە دڵۆپە ئاوێک خوای گەورە خەڵقی پارچە گۆشتێک دەکا، پاشان خەڵقی ئەو کۆرپەلەیەی دەکا، پاشان ئەندامەکانی پێکدەینی و گوێ و چاوی دەداتێ. ئەوەش خەڵقکردنە، خەڵقا من بعد خەڵق، خەڵق لە دوای خەڵق خوای گەورە ئەو ئینسانەی خەڵق دەکاتن. کەواتە خوای گەورە توانای هەیە لە شتێک هەرچی بیەوێ لێی دروست بکاتن قۆناغ لە دوای قۆناغ و دەتوانی لە نەبوونیشەوە دروستی بکاتن. ئەو خالقە سبحانه وتعالى کە صیفەتی خالقیەتی هەیە لە پێویستی بە هیچ خەڵقەکی دیکە نییە. کەسەکی موچینە بپرسیتن برێ ئەدی ئەو چێ خەڵقی کردی؟ ئەو بەخۆی بەخشەری صیفاتی خەڵقە. کاتێکەوە ئێمە دەپرسین دەڵێن فلانە شت بە چ شیرن دەبی؟ دەڵێ شەکری تێدەکەین، شیرینی تێدەکەین. ئەدی شیرینی بە چ شیرین دەکەن؟ شیرینی بەخۆی خاوەنی صیفاتی شیرینیە، صیفاتی شیرینی دەبەخشی. کەواتە بەخشەری صیفات پێویستی بە صیفاتی خۆی نییە. خوای گەورە کە بەخۆی خالقە و خەڵق دەبەخشیتن، صیفاتی خەڵقی دەبەخشیتن، پێویستی بەوەی نییەکەوە کەسە خەڵقی بکە. ئەجینا دەبیتە زنجیرەیەکی بێکۆتایی، ئەویش پێویستی بە خالقەک دەبی و ئەویش پێویستی بە خالقەک دەبی، زنجیرەیەکی نەبراوە دەبی کە ئەوەش مەحاڵە. کەواتە ئەو خودایە سبحانه وتعالى هەمووانی وەکو یەک نەفس زۆر بە ئاسانی خەڵق کردیە. وەکو دەفەرمی ما خەلقكم ولا بعثكم إلا كنفس واحدة. چۆن یەک کەس دروستکردنی و زیندیکردنەوەی لە بۆ خوای گەورە ئاسانە، بەو شێوەیەش دروستکردنی هەموو شتێکی بە یەک ئەمری خوای گەورە، بە یەک کون فەیەکونی خوای گەورە ئاسانە و لە بەردەسەڵاتی ویە و هەمووشی دەگەڕێتەوە لای وی و هەمووشی دووبارە خوای گەورە زیندی دەکاتەوە و لە لای خۆی ڕای دەگریتن. صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون، جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.